دوای چاوەڕوانیەکی 7 ساڵە دوجار کۆگا لولەیەکانی دەربەندی ڕانیا ژێر ئاو کەوتن. لە ماوەی ڕابردوودا لەلایەن هاوڵاتیانی سنوورەکەوە زۆرترین قسە و باسی لێوە دەکرا ئاخۆکەی کۆگا لولەیەکان ژێر ئاو دەکەون، تەنانەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان با بێڵ ماوسەکەی دەربەند ناو دەبران، ئەو شوێنەی ببووە پێوەری وشکە ساڵی و باران کە لە ڕاستیدا کۆگا لولەیەکانی پرۆژەیەکی ئاوی شکست خواردووی 23 ساڵ لەمەوبەرن، دوجار لە ژێر شەپۆلەکانی ئاودا ون بوون و سەرڕێژ بوون. ئێستا تەنیا 3 ئاڵای کوردستان لەسەری دەشەکێتەوە وەک هێمایەک بۆ دیاریکردنی شوێنەکە جێگیر کراون تاوەکو هیچ بەلەمێک لێیان نزیک نەبێتەوە و سەلامەتی گەشتیاران پارێزراو بێت. سپاس بۆخوای گەورە، الحەمدوللا و ساڵ بارانێکی زۆر باریوە، پارەم کاتانە هیچ ئاویتیانە بۆ الحەمدوللا و ساڵیشەوە پڕ بووە لە خوای بەزار دیمەنێکی جوانی هەیە. ئەوە بێ ماوسی دەربەندی ڕاپەڕینە، بەڵێ ئەوە ژێرا کۆتونی دوکانیش لاما بێ 6 مەترێکی ماوە. ئێرە بێڵماوسی دەربەندە کە ژێر ئاو کەوتووە، ئێرە ئاویی زۆی لێکەوتەوە، بەڕاستی فەرقیش پێ ناکەین لەگەڵ بەحرەکەی دوکانێ. ئەگەر هەر ئاوا بێ بۆ خەڵکی دەڤەری پشدەرو بتوێنێ دڵخۆشکاریەکی زۆرە. پار ئێرە ئیش کوبرین ئەو ساڵ لە خوای بەزیاد بێ، ئەوە بۆ خۆت بە چای خۆت دەیبینی ئاوگەیوەتەوە سندۆڵان. سوپاس بەخوای پڕ بۆتەوە، شوێنێکی خۆشیە گەشت بۆ گەشت و گوزار، خەڵک ڕووی تێدەکا، ڕۆژانە خەڵک سەردانی دەکا، ئەو دەپێویستە گرنگی پێ بری. وەڵڵای زا بەس پڕ دەکە کراوە، ئەو بۆ خۆت دەیبینی ئەو جا دەکراوە، وەڵڵای پێویستی بە ئەنوا خزمەت گوزاری. شارەزایەکی بواری ئاو و ژینگە دەڵێت بەهۆی زۆری ڕێژەی بارانی ئەمساڵ سەرجەمی کانی و کارێزەکان ژیاونەتەوە و ئاستی ئاو بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە. زەم کانی و کارێز و چەم ڕووبارەکان ژیاونەتەوە، ئاوێکی زۆریان بەخۆ بینیوە و یەکێک لەوانە زەی بچووکە کە لە 2019ەوە نزیکەی 7 ساڵ دەبێت ئەو ئاستە ئاوەی بەخۆیەوە نەبینی. ڕێژەی بارەبارین لە سنوورەکەمان تاکو ئەوڕۆ 1200 ملیمە و لە دەوروبەرمان زیاتریشە نزیکەی بۆتە 1500 ملیم. بەهۆی بەرزی ڕێژەی بارانبارینی ئەم ساڵەوە سوپاس بۆخوا ئاستی ئاوی دەربەند بە ڕێژەیەکی زۆر زیادی کردووە. لە دوای ساڵی 2019ەوە دوای تێپەڕینی 7 ساڵ بەم شێوازە ئاستی ئاوی دەربەند زیادی نەکردووە. ئەمە ژوای کردووە کە لولەکانی کۆکەرەوەی ئاوی دەربەند ژێر ئاو بکەون کە لەلایەن هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕینەوە با بێڵ ماوسەکەی دەربەند ناوی دەبرێت و زۆرترین قسەی لەسەر دەکرێت و بووە بە ترێندی تۆڕە کۆمەڵایەتیەکان. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕی.